سبەی عاشورایە، ئەمڕۆ تاسوعایە، سبەی ئەو عاشورایەیە کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ئەو ڕۆژە بگرێ ئەبێتە کەفارەتی ساڵێک گوناحەکانی. بەڵام باش واتانێ ئەمڕۆی لەگەڵا بگری لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی باش بووە شەممان بەتەنیا ڕۆژووی تیا نەگیرێ و هەروەها جمعەکانیش ئیلا ڕۆژێ پاشی و ڕۆژێ پێشی. جا ئەگەر هەر کەسێ ئەمڕۆی نەگرت بێ سبەی گرت با دوو سبەیش بگرێ باشە ئەگەر ئەمڕۆی نەگرت بێ، یعنی شەممە و یەکشەمەش بگرێ. خۆشەویستەکانم عاشورا مەسئلەی عاشوراش لەوانەیە هەندێکتان لێ ئاگادار نەبن. عاشورا یعنی چی؟ عاشورا خۆشەویستەکانم یعنی دەی محەڕەم، عشرە من محەڕەم. ئەمە لە سەردەمی خۆیان پێغەمبەر صلی الله علیه وسلم کات هاتە مەدینە سەیری کرد جوولەکەکان ڕۆژوو ئەگرن، پرسیاری کرد ئێوە ڕۆژووی چی ئەگرن؟ وتیان ئەی پێغەمبەری خوا ڕۆژووی ئەو ڕۆژە ئەگرن کەوا خوا موسای لە دەستی فرعون ڕزگار کرد، یعنی لە دەی محەڕەما بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە ئەحەقترین بە موسا، ئێمە نزیکترین لە موسا. جوولەکە ئێستا ڕاستە على ئەساس شوێن پێغەمبەر موسا کەوتن بەس لایان داوە، بەڵام ئێمە شوێنی ئەو ڕێبازە کەوتون کە موسا خەڵکی بۆ بان کردووە. بۆیە لەمڕۆ بەدواوە ئەڵێت چێشتەنگاش بوو، یعنی ڕۆژەکە گەشت بووە چێشتەنگاش کاتی ضحا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئیتر ئەوەی کە حتاش وەکو بڵێ نەیگردووە تا ئێستا لە ئێسەوەدا بێگرێ، ئێمە ئەحەقترین بە موسا عليه السلام. لەو ڕۆژە بەدواوە ئیتر عاشورا لە ئیسلاما گیراوە، سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لەبەرەوەی لەو ڕۆژە خوای تەعالا فرعونی ستەمکاری غەرق کرد، موسای پێغەمبەر و عەبدی خۆی سەرخست. و ئەڵێن ڕیوایاتیش هەیە، ئەمە ڕیوایاتە، ئەوەی کە باسم بۆتان کرد حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بەس ئەمانەی تر کە ئەیڵێم ڕیوایاتە. ئەڵێن هەر لەو ڕۆژە خوای تەعالا لە ئادەم خۆش بووە، لە ئادەم و حەوا کاتێک گوناحەکەیان کرد، خوای تەعالا لەو ڕۆژە تۆبەکەیانی قبول کردووە. و هەر ڕیوایەتیش هەیە کە لەو ڕۆژەیە خوای تەعالا نوحی لە دەست قەومەکەی ڕزگار کردووە، یعنی ئەم ڕیوایەتانەش هەیە. و هەر لەو ڕۆژە شابرا بە ڕێزەکانم پاش پێغەمبەر. آخر ئەمە مهمە بیزانین، چونکە من دوێنێ لە کەسێک پێی وتم وتی ئێمە بۆیە ڕۆژ و عاشورا ئەگرین چونکە حوسەینی تیا شەهید کریا. ئەیوتم آخر عاشورا هی زمان پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هی زمانی پێغەمبەر بووە لەو کاتە حوسەین لە دایکیش نەبووە. حوسەین رضی الله عنه لە پاش پێغەمبەری خوا لە ساڵی 11 کۆچی وەفاتی کردووە، بەڵام حوسەین لە ساڵی 61 شەهید کراوە، یعنی 50 ساڵ دوای پێغەمبەری خوا حوسەین شەهید کراوە. خۆ شەهیدی حوسەین ئێمەی مسلمان هەر هەمووی پێغەمباری، ئێمەی مسلمان هەموومان پێمان ناخۆشە و ئەزانین حوسەین لەسەر حەق بووە. حوسەین لە بەرامبەر زاڵم و ستەمکار ڕاوەستاوە و نەحەقیەکانی قبول نەکردووە و لەو پێناوی حەقە شەهید کراوە. ئەهلی عێراق حوسەینیان شەهید کرد، بەڵام هەر ئەهلی عێراقن ئەمڕۆ سێنی بۆ ئەکوتن، هەر ئەهلی عێراقن ئەمڕۆ بەهۆی ئەوەوە خەڵکی قڕان ئەکەن. ئێمە لە ئەوان زیاتر خەمبارین بە شەهیدکردنی کچەزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کوڕی فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەسەن و حوسەین دوو ڕەیحانەکەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ئێمە زۆرمان پێ ناخۆشە بەوەی کە ڕووی داوە و بکوژەکانیشی بە زاڵم و ستەمکار ئەدەین لە قەڵم، بەڵام ئەمە معنای ئەوە نییە هەتا قیامەت تۆ ئەگەر باوکیشت بمرێ، ئەگەر براشت بمرێ، ئەگەر هەر کەسێک بمرێ لە ئیسلامە تەعزیەکەی 3 ڕۆژە، نەک هەموو ساڵێ 40 ڕۆژ تۆ تەعزیەی بۆ بگێڕی و شیوەنی بۆ بکەی و بەی لە خۆت و ئەوەی نەشێ لە دنیاە کە خوا نەهی لێ کردو تۆ بیکەی. ئێمە ئەوە ناکەین، چونکە ئەمە بە ناشەرعی ئەزانین، ئەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەدەغەی کردووە. ئێمە ئەوەمان بە باش نەزانیوە بۆیە نایکەین، ئەگینا ئێمەش پێمان ناخۆشە ئەوەی کە ڕووی داوە. جا ئەمە ملاحەزەیەکی زۆر مهمە، ئەبێ بیزانین و نابێ شەهیدکردنی حوسەین کە ئێمەش پێمان ناخۆشە بکرێتە مایە ئەوەی کەوا کۆمەڵە خەڵکانێکی پێ لە ناو ببرێ. حوسەین لە کوفە شەهید کرد، لە کەربەلا شەهید کراوە،
کێ خەڵکی کەربەلایە؟ خۆ ئێمە خەڵکی کەربەلانین، ئێمە بکوژی ئیمامی حوسەین نین. ئەوم لە حەزەیە کە زۆر مهمە بیزانین. و ئەوانەیشی کە حوسەینیان شەهید کرد لە ڕاستیە خەڵکانێکن بەرین نەفرەتی مسلمانان کەوتن. هەموو مسلمانان ئەو کارە بە قێزەون ئەزانن، بە زوڵم و ستەمی ئەزانن. باوەڕ ناکەم کەسێک هەبێ لەسەر زەویە ئیمڕۆ بڵێ من پێم خۆشە کچەزای پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهید کرا و کوژرا. هەموو مسلمانان پێیان ناخۆشە. جا ئەوە پەیوەندی بە مەسئلەی عاشوراکەوە نییە، ڕۆژ و گرتنەکەی ئێمە پەیوەندی بەوە نییە ئەگەر چی ئێمە هەر بۆ هەمان سەبەبیش خەفەتیش ئەخۆین، پێشمان ناخۆشە داواکارین لە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە تۆڵە بسێنێتەوە لە بکوژەکانی حوسەین. بەڵام ئێمە شتی ناشەرعی ناکەین، کارێ لێ ناکەین کە خوا پێی ناخۆشە. ئەمە ناکەینە سەبەبێک کە تەفریقە لە بین مسلمانانە بنینەوە.